کورد و شەڕی دوانزە ڕۆژە کۆتایی تۆمەتی تەجزیە تەڵەبی ئەمە سەردێڕی لێکۆڵینەوەی دۆمیچە ڤێلەی فارسیە. حەزبە کوردیەکان لە شەڕی دوانزە ڕۆژەدا پشتیوانیان لە دەستێوەردانی دەرەکی نەکرد و جەختیان لەسەر درێژەدان بە خەباتی دێموکراتی کردەوە. دۆمیچە ڤێلەی فارسی لێکۆڵینەوەیەکی لەوبارەوە ئەنجام داوە کە بۆ بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکە وەرمانگیراوەتە سەر زمانی کوردی و پێشکەش بەوەی ئازیزیەکەن. لەگەڵماندا بن بۆ بینین. ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان، هەروەک لە سەرەتادا ئاماژەی پێکرا دۆمیچە ڤێلەی فارسی لێکۆڵینەوەیەکی لەبارەی شەڕی دوانزە ڕۆژە و کورد کردووە. ئایا ئەم هەڵوێستە ڕێگە بۆ یەکێتی لە ئێراندا خۆش دەکات؟ ئایا کوردەکان بانگەشەکار و پەرەپێدەری هێڵی سێیەمن؟ هێرشە بەرفراوانەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران کە بە شەڕی دوانزە ڕۆژە ناسرا نەک هەرزیانێکی گەورەی بە ژێرخانە سەربازی و ئەتۆمیەکانی وڵاتە گەیاند، بەڵکو بە سڕینەوەی کەسایەتیە سەرەکیەکانی سوپای پاسداران شۆکێکی قوڵی بە پێکاتەی ئەمنی و سەربازی کۆماری ئیسلامی هێنا. ئەم هێرشانە کە مەبەستی لاوازکردنی زیاتری کۆماری ئیسلامی و لە ناوبردنی بەرنامە ئەتۆمیەکەی ئەنجامدران، کۆماری ئیسلامی ئێرانی خستە دۆخێکی هەستیارەوە و گومانەکانی لەبارەی داهاتووی سیاسیەوە گەیاندا بەست بەرزترین ئاستی خۆی. لەم نێوەندەدا کوردستانی ئێران وەک ناوچەیە کە خاوەن مێژوویەکی دوور و درێژی بەرخۆدان، ڕێکخستنی سیاسی و کاریگەری حیزبە کوردیەکانە جارێکی دیکە کەوتە چەقی سەرنجە جیهانیەوە. آنها باید با شدت رفتار کرد. دولت با شدت رفتار کند. ژاندارمری با شدت رفتار کند. ارتش با شدت رفتار کند. اگر با شدت رفتار نکنند، ما با آنها با شدت رفتار میکنیم. پرسیارەکە وەیە بۆچی هێزە کوردیەکان؟ بێگومان کورد تەنها کەمینەی ئەتنیکی نییە لە ئێراندا وەک گەورەترین نیشیان نیە، بەڵام ئەم ناوچەیە نەک هەر بەهۆی پێگە جوگرافیە استراتیژیەکەیەوە، بەڵکو بەهۆی مێژوەکەی لە خەبات بۆ دەسەڵاتی ناوچەی کولتوری و دیموکراتیەکان هەمیشە لە قۆناغا هەستیارە سیاسیەکانی ئێراندا جێگەی سەرنج و جیاواز بووە. حەزبە کوردیەکان بەهۆی پێگەی جەماوەری، ڕێکخستنی بەهێز و هەروەها هەندێک جار ڕێبازی چەکداریان ئەگەری زۆرە وەک یەکێک لە یاریزانە سەرەکیەکانی هاوکێشە سیاسیەکانی داهاتووی ئێران لە قەڵەم بدرێن. لە کاتی شەڕی دوانزە ڕۆژەدا هەندێک لە شیکاروانان و میدیاکان، لە نێویاندا میدیاکانی ئیسرائیل، پێشبینیان کرد کە ڕەنگە ئەم حیزبانە لاوازی کۆماری ئیسلامی بۆ ئەنجامدانی کردەوەی چەکداری یان تەنانەت جوڵەی جیابوونەوە خوازانە بخۆزنەوە، بە تایبەت کە چڕی هێرشەکانی ئیسرائیل زیاتر لەسەر غەرب واتە ڕۆژاوای ئێران بوو. ئەم گومانانە بە لێدوانی هەندێک گروپی ئۆپۆزیسیۆن کە پشتیوانیان لە هێرشەکانی ئیسرائیل دەکرد لە بەشی سەراسەر ئێراندا، و یادداشتێکی سەرنووسەری جرۆزالم پۆست کە داوای لە دۆناڵد ترامپ کردبوو هێزە فێدەراڵیست یان سربەخۆخوازەکان لە ئێراندا بەهێز بکات زیاتر بوون. لە ناوخۆشدا میدیا و کەسایەتیە نزیکەکانی کۆماری ئیسلامی مانۆڕێکی زۆریان لەسەر ئەم پرسەدا و تەنانەت ئەگەری شەڕی زەمینی لە ڕێگەی هێزی بە وەکاڵەتەوەیان هێنایە ئاراوە کە لێرەدا مەبەست لێی حیزبە کوردیەکانیش بوون. لەگەڵەوەشدا حیزبە کوردیەکان بە شێوەیەکی گشتی نەک هەر پشتیوانیان لە دەستێوەردانی دەرەکی نەکرد،
بەڵکو بە ئیدانەکردنی سیاسەتە شەڕخوازەکانی کۆماری ئیسلامی جەختیان لەسەر خەباتی دیموکراتیک و چارەسەرێکی لا مەرکەزی بۆ داهاتووی ئێران کردەوە. ئەم هەڵوێزگرتنە کە هەندێک کەس بە هێڵی سێیەم یان دەنگی سێیەم لە بەرامبەر دوو جەمسەری باوی ناوخۆیی و دەرەکی ناویان بردووە، چەندین پرسیاری ناوەتاراوە. بۆچی حیزبە کوردیەکان ئەو دەرفەتە ڕواڵەتیەیان بۆ کردەوەی سەربازی نەخواستەوە؟ ئایا تۆمەتی جابوونەوە خوازی و تەجزیە تەڵەبی کە دەیان ساڵە دژیان بەکاردەهێنرێت ڕەگی لە ڕاستیدا هەیە یان ئامرازێکە بۆ سەرکوت؟ و ئایا کاردانەوەیان بەرامبەر هێرشی ئیسرائیل دەتوانێت یارمەتی یەکێتی سەرتاسەری لە ئێراندا بدات؟ بێگومان لێکۆڵینەوە لەوەی لە کەڕاپەڕێنی جەماوەری لە کوردستان یان هاتنە ناوەی حیزبە کوردیەکان ڕوبەڕووی چ کاردانەوە و دەرەنجامێک دەبووەوە خۆی بابەتێکی ترە و پێویستە بە جیا باسی لێ بکرێت. دۆبیچەڤێلەی فارسی بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە گفتوگۆی لەگەڵ سێ شارەزادا کردووە بە ناوەکانی عەباس وەلی، پرۆفسۆری کۆمەڵناسی سیاسی و پسپۆڕی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست، مێرداد دەروێشپور، کۆمەڵناس و مامۆستای زانکۆی مالاردالێن لە سوئێد، و ئازاد حاجی ئاقایی، مامۆستای یاریدەدەری بەشی ڕۆژهەڵاتناسی لە زانکۆی یاگیلۆنسکی لە وڵاتی لاهێستان. ئەم راپۆرتە بە پشتبەستن بە بەیاننامە فەرمیەکانی حیزبە کوردیەکان، راپۆرتە میدیاییە نێودەوڵەتیەکان و چاوپێکەوتنە تایبەتەکان شیکاریان بابەتە دەکات. سەرەتا لێکۆڵینەوەکە چێتە سەر پاشخانی مێژووی کوردستان لە نێو قەیرانەکانی ئێراندا. مانەوەی زۆربەی حیزبە کوردیەکان لە تاراوگا وا دیارە لانیکەم بەو شێوەیە کە کۆماری ئیسلامی ویستویەتی نەبووەتە هۆی لاوازبوونی پێگە جەماوەریەکەیان. سەرەڕای هەموو ڕەخنە و ناکۆکیەکانی نێوان حیزبە کوردیەکان بە وتەی زۆرێک لە شارەزایان ئەم حیزبانە بە بەراورد لەگەڵ گروپەکانی تری ئۆپۆزیسیۆن کاریگەریەکی بەرچاوتریان لە نێو کۆمەڵگەی بە ئامانجی خۆیاندا هەیە. ئەم حیزبانە چەندین جار کاریگەری و نفوزیان بەرەو ڕۆی چاڵشی گەورە بۆتەوە، بەڵام زۆر کەمتر ڕوبەڕووی کێشەی مان و نەمان بوونەتەوە. لە دەیەکانی ڕابردوودا ئەم حیزبانە چەندین جار لە باگنەوازەکاندا داوای مانگرتن یان ناڕەزایەتیان کردووە و لە زۆربەی کاتەکاندا وەڵامەکەی ئەرێنی بوو. لە بزوتنەوەی ژنجیان ئازادیدا سەرەڕای سەرکوت و دۆخی توندی ئەمنی ئەم حیزبانە چەندین جار ئەم پۆتانسیێلەی خۆیان نیشانداوە. نابێت بابەتی سەربازیش لەبیر بکەین. حیزبی دێموکرات و کۆمەڵەکان مێژوویەکی چەندین ساڵەی خەباتی چەکداریان لە کارنامەی خۆیاندا هەیە. هەرچەندە ئێستا جەخت لەسەر چالاکی سیاسی دەکەنەوە، بەڵام بانگەشەیەوە دەکەن کە توانایی ڕێکخستنی خێرایان هەیە. هێزە چەکدارەکانی پژاکیش لە دوو ناوچەی شاخاوی ئاسۆس و قەندیل کە هاوسنورن لەگەڵ ئێران بوونیان هەیە. ئەم حیزبە بانگەشەیەوە دەکات کە بەشێک لە هێزەکانی بە شێوازی پارتیزانی لە ناوچە کوردنشینیەکانی ناوخۆدا ئامادە. هاوکات بە پێی هەندێک راپۆرت هێزەکانی ئەم حیزبە لە بەرەکانی شەڕی داعش و لە عێراق و سووریا بەشداریان کردووە. ئەم پرسە ئەزموونی سەربازی ئەم حیزبەی زیاد کردووە. بەم دۆخەوە دەتوانرێت لە بنەمای هەندێک لە بەڵگەکانی نەیاران و لایەنگرانی حیزبە کوردیەکان تێبگەین، بەڵام پرسیاری سەرەکی ئەوەیەکە ڕێشەی هەڵوێزگرتنی حیزبە کوردیەکان لەبارەی شەڕی ئێران و ئیسرائیلەوە لە چیدایە؟ پرۆفسۆر عەباس وەلی لە وڵامدا دەڵێت ڕێشەی هەڵوێستی وریایانەی حیزبە کوردیەکان لە ئەزموونی مێژووییاندا دەبێ ببینینەوە. ئەزموونی حیزبە کوردیەکان لە شەڕی ئێران و عێراقدا نیشانیدا کە هەڵسەنگاندنەکانیان سەبارەت بە دەرەنجامەکانی شەڕ دروست نەبوون و تامغەی جیابوونەوە خوازی و هاوکاریکردنی بێگانەی بۆ هێنان کە هێشتاش دامانی گرتو. هەروەها دەڵێت ئەم ئەزموونەتاڵە لەگەڵ خوێندنەوەیەکی لۆژیکی بۆ دۆخی ئێستا حیزبە کوردیەکانی لە پشتیوانیکردن لە دەستێوەردانی دەرەکی پاشگەز کردووە. ئەوان تێگەیشتن کە شەڕ بە پێچەوانەی تێڕوانینی هەندێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاستڕە و لە بەشی سەراسەری ئێراندا کە مەبەست لەی سەڵتەنە تەڵەبخوازەکان ئامرازێکی کاریگەر نییە بۆ ڕووخاندنی ڕژیم. دکتۆر مێرداد دەروێشپور ئاماژە بە جیاوازە مێژوویەکان دەکات. زۆربەی حیزبە کوردیەکانی ئێران لە شەڕی ئێران و عێراقدا خۆیان لە پشتیوانیکردنی هێرشی عێراق بە دوورگرت، بەڵام ئەمڕۆ بێزاری گشتی لە دەسەڵات و سروشتی ئاسمانی شەڕەکە دۆخێکی جیاوازی دروست کردووە. ئەو ئاماژە بەوە دەکات کە هەندێک حیزبی چەپی ڕادیکاڵی کورد بە ڕاشکاوی هێرشی ئیسرائیلیان ئیدانە کرد، بەڵام ئەوانی تر سەرەڕای بانگەشەی دەنگی سێیەم خۆیان لە ئیدانەکردنی فەرمی هێرشەکە بە دوورگرت کە دەتوانێت نیشانەیەک بێت
بۆ مەیلێکی واگەرایەنە. هەڵوێستی حیزبە کوردیەکان هێڵی سێەم لە بەرامبەر دووجەمسەری شەڕ و ستەمکاریدا. پژاک لە بەیاننامەیەکدا شەڕی ئێران و ئیسرائیلی بە شەڕی هێزەکان ناوبرد. ئەم حیزبە داوای لێک نزیک بوونەوەی هێزە دیموکراتیکەکان بە تایبەتی ژنانی کرد بۆ پێشخستنی شۆڕشی ژن ژیان ئازادی و هۆشداریدا کە خەڵک نابێت لە نێوان ستەمکاری ناوخۆیی و وێرانی دەرەکیدا گیر بخۆن. پژاک تێپەڕین بەرەو کۆمارێکی دیموکراتیکی بە ڕێگەی واسێنان لە ناوەندگەرایی، ناسیۆنالیزم و پیاوسالاری بە ئەگەرزانی. حیزبی دموکراتی کوردستانی ئێران وەک یەکێک لە دێرینترین حیزبەکانی ئێران سیاسەتە شەڕخوازەکانی کۆماری ئیسلامی بە هۆکاری گۆشەگیری ئێران و مەترسی شەڕێکی هەمەلایانە زانی. ئەم حیزبە جەختی کردەوە ئەمە شەڕی خەڵک نییە، حتکا داوای کۆتاییهێنان بە دەسەڵاتی ئێستا و دروستکردنی سیستمێکی بەشداریکەری کرد کە مافی نەتەوەکان مسۆگەر بکات. کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانیش بەرنامە ئەتۆمیەکەی ئێرانی بە بێسوود و ئارەزومەندانە ناوبرد و جەختی کردەوە کە گۆڕانکاری دەبێت لە ناو کۆمەڵگەوە ئەنجام بدرێت. عەبدوڵڵا مۆتەدی ڕێبەری ئەم حیزبە داوای دامەزراندنی سیستمێکی سێکۆلار و فێدەڕاڵی کرد کە مافە زمانی و کولتوریەکانی کەمینەکان دابین بکات. کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران لەگەڵەوەدا کە بە گشتی دژی شەڕەکە هەڵوێستی گرت، شەڕی ئێستایی بە دەرەنجامی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی زانی و داوای کۆتایی هاتنی بە خێرایی شەڕەکەی کرد. کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانیش کۆماری ئیسلامی بە بەرپرسی چواردەیە سەرکوت و قەیرانی ئابووری زانی و داوای لە خەڵکی کوردستان کرد کە بە ڕێخستنی ئەنجومەنە خۆجێیەکان ئەم دەرفەتە بۆ ڕزگاربوون لە ژێر دەستەی سەمکارانە بقۆزنەوە. پرۆفسۆر وەلی ئەم هەڵوێستانە بە استراتیژی دەزانێت. جەختکردنەوەی حیزبە کوردیەکان لەسەر استراتیژی دموکراتیک جەوهەری هەر ئۆپۆزیسیۆنێکە لە دۆخی ئێستادا. ئەم ڕێبازە کە پشت بە کۆمەڵگەی مەدەنی دەبەستێت دەتوانێت داواکاریەکانی خەڵکی کورد لە چوارچێوەی فرەیەکی دموکراتیکدا مسۆگەر بکات. بەڵام دکتۆر دەروێشپور پێی وایە ئەوەی کە حیزبە کوردیەکان جەختیان لەسەر ڕۆڵی وێرانکەری کۆماری ئیسلامی کردەوە ڕاستە، بەڵام خۆ بە دوورگرتنی هەندێکیان لە ئیدانەکردنی فەرمی هێرشی ئیسرائیل کەم و کوڕیەکی گەورەیە. لەگەڵەوەشدا جێگەی خۆشحاڵیە کە هەڵوێستە شەڕخوازەکانی هەندێک لە ئۆپۆزیسیۆنیان قبوڵ نەکرد. بۆچی حیزبە کوردیەکان دەستیان نەدایە کردەوەی چەکداری؟ ئازاد حاجیاقای مامۆستای یاریدەدەری زانکۆی یاگیلۆنسکی ئەم بڕیارە بە ژیرانە و لەسەر بنەمای تێگەیشتێکی قوڵ لە کۆمەڵگەی کورد دەزانێت و دەڵێت کە حیزبە کوردیەکان بەهۆی پەیوەندی ئۆرگانیکیان لەگەڵ خەڵکی کوردستاندا لە نیگەرانیەکانیان تێدەگەن و بەهۆی ئەزموونی ژیرانیان بەرامبەر بە کۆماری ئیسلامی توانای پێشبینیکردنی ڕەفتارەکانی ئەم سیستەمان هەیە. ئەوان لەبری کردەوەی سەربازی بە شێوەیەکی ژیرانە کەڵکیان لە بۆشاییە دەرفەدامێزەکان وەرگرت. پرۆفسۆر وەلی ئەم بڕیارە بە دووربینانە ناو دەبات و دەڵێت کە حیزبە کوردیەکان دوای ڕاپەڕینی ژن ژیان ئازادی تێگەیشتن کە ئۆپۆزیسیۆنی دەرەوەی وڵات کە منزور لێی سەڵتەنەت تەڵەبان و ئەوانی تر بێبیری استراتیژی و پێگەی جەماوەری بەهێزن. ئەوان نەیان دەویست ئەزموونی شەڕی ئێران و عێراق دووبارە بکەنەوە. لە ڕاپەڕینی ژن ژیان ئازادیدا کوردستان پێشەنگ بوو، بەڵام پەراوێزکرا. هەروەها دەڵێت حیزبە کوردیەکان لە بری کردەوەی سەربازی چاوەڕێی ڕاپەڕینە دیموکراتیکەکانن لە ناوەندی ئێرانەوە و پێیان وایە کە کوردستان نابێت جارێکی دیکە ببێتە
قوربانی هەڵسەنگاندنی هەڵە. بەڵام دکتۆر دەروێشپور محتاتانەتر دەڵێت هێشتا زووە بڵێنەمە بڕیارێکی استراتیژیە. ئەگەر کۆماری ئیسلامی بڕۆخێت و ئاژاوەیان شەڕی ناوخۆیی ڕووبدات لە ئێراندا ڕەنگە ڕێبازیم حیزبانە بگۆڕێت. بەڵام جەخت دەکاتەوە کە زۆربەی حیزبە کوردیەکان باسی ئێرانێکی دیموکراتیک دەکەن. تۆمەتی جیابوونەوە خوازی و تەجزیە تەڵەبی ئامرازێک بۆ سەرکەوتن یان لێک تێنەگەیشتن. تۆمەتی جیابوونەوە خوازی دژی کورد کە بە وتەی حیزبە کوردیەکان دەیان ساڵە بۆ شەریعەت سندنەوە لە داواکاریەکانیان بەکاردەهێنرێت لە کاتی شەڕی 12 ڕۆژەدا جارێکی دیکە تونتر بووەوە. هەندێک لە گروپەکانی ئۆپۆزیسیۆن کە پشتیوانیان لە هێرشەکانی ئیسرائیل کرد لە بەشی سەراسەری ئێراندا چەندین جار حیزبە کوردیەکانیان بە پاشکۆیەتی بۆ هێزە دەرەکیەکان تۆمەتبار کرد. ئازاد حاجیاقایی ئەم تۆمەتە بە بەشێک لە پرۆسەی پەراوێزخستنی کوردەکان دەزانێت و دەڵێت ناسیۆنالیزمی فارستەوەر و ناوەندگەرا بە تەنگکردنەوەی گۆڕەپانەکە لەسەر کورد خۆیان ئەوانیان بەرەوسەر بەخۆخوازی پاڵ پێوەناوە. بەڵام زۆربەی حیزبە کوردیەکان پێداگری لەسەر دیموکراتیزەکردن و مافە سیاسی کولتوریەکان لە چوارچێوەی ئێراندا دەکەن. پرۆفسۆر وەلیش ئەم تۆمەتە ڕەت دەکاتەوە. حیزبە کوردیەکان نیشانیاندا کە نە ستونی پێنجەمن و نە ئامرازی سەربازی ئەمنی ئیسرائیلن. ئەم بڕیارە بڵقی پرۆپاگەندای ڕژیم و ئۆپۆزیسیۆنی دژە کوردی تەقاند. ئەو جەخت دەکاتەوە کە بەرنامە فەرمیەکانی حیزبە کوردیەکان لەوانە فێدرالیزم و کۆنفێدرالیزمی دموکراتیک لەگەڵ جیابوونەوە خوازی ناکۆکن. راپۆرتی ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ لە ساڵی 2024 زاینیدا پشڕاستی دەکاتەوە کە کۆماری ئیسلامی تۆمەتی جیابوونەوە خوازی بۆ پاساودانی لە سێدارەدان و دەستگیرکردنی چالاکوانانی کورد بەکاردەهێنێت. وردبوونەوە لە پێڕەوی ناوخۆی حیزبە کوردیەکان نیشانی دەدات کە هیچ کامەیەکیان جیابوونەوە یان سربەخۆییان نەکردوتە ئامانجی خۆیان. حیزبی دموکرات و کۆمەڵی شۆڕژگەر جەخت لەسەر فێدرالیزم، پژاک لەسەر کۆنفێدرالیزمی دموکراتیک و کۆمەڵی کۆمونیست و کۆمەڵی زەحمەتکێشان لەسەر بەڕێوەبرنی شۆڕایی دەکەنەوە. لەگەڵەوەشدا دەروێشپور هۆشداری دەدات مەیلی لێکدابراوانە و واگەرایانە لە هەندێک حیزبی کوردیدا هەیە، بەڵام بەشی هەرە زۆریان باسی ئێرانێکی دیموکراتیک دەکەن. هیوادارین ئەم سیاسەتە تووشی گۆڕانکاری نەبێت. دەکەن بەسەر شانە ئاوازێکن عەقیژێنن بەسەر لێوی باڵارانە ئەو زولفانەی سەما دەکەن بەسەر شانە ئاوازێکن عەقیژێنن بەسەر لێوی باڵارانە سوێن بە ئاسۆ سوێن بە دایکم سوێن بە کۆماری باوکەکان سوێن بە ترچەی پەلکەکانە وەختێ دەڕژێ لەسەر شانە مەزروی کۆڵانەکان چاوەڕوانی شەقامەکان بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ هیواکان ئاوازەکان بۆ زانیاری خەباتەکان بەسەر هەڵدەن ئازایی بە تێکۆشان بۆ ژنجیان گیان ئێمە خەڵاتێکە بۆ وڵاتمان بۆ ئازادی سوێنمان بەژن سوێن بە گیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 سوێنمان بەژن سوێن بە گیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 ئازادی
بزوتنەوەی ژن ژیان ئازادی زەمینەیەک بۆ گۆڕانکاری. حیزبە کوردیەکان بە تایبەتی پژاک و کۆمەڵی زەحمەتکێشان و کۆمەڵی کۆمۆنیست جەختیان لەسەر بەردەوامی بزوتنەوەی ژن ژیان ئازادی کردوێتەوە. ئازاد حاجیاقای ئەم بزوتنەوەی بە بناغەشکێن دەزانێت. ئەم گوتارە هەموو هیراکیە پلەبەندیە کۆمەڵایەتی سیاسی، کولتوری و حکوومەتیەکان دادەڕوخێنێت. ژنانی کورد پێشەنگی ئەم گوتارن و تەنانەت حیزبە کوردیەکانیش ئەگەر پیا و سالار بوو بن کەوتونەتە ژێر کاریگەریەوە. هەروەها دەڵێت کە جەختکردنەوە لەسەر ئەم بزوتنەوەیە دەتوانێت هێژمونی دەوڵەت سالاری، ئاین سالاری و پیا و سالاری لە ئێراندا تێک بشکێنێت. پرۆفسۆر وەلیش پێی وایە کە ئەزموونی ئەم بزوتنەوەیە فێری حیزبە کوردیەکانی کرد کە کوردستان نابێت ئەزموونی ڕابردوو دووبارە بکاتەوە و پێشەنگی ئەو ڕاپەڕینانە بێت کە لە ناوەندەوە پشتیوانیان لێ ناکرێت. ئەو دەڵێت کە حیزبە کوردیەکان تێگەیشتن کە جوڵەی دموکراتیک دەبێت لە ناوەندی ئێرانەوە دەست پێ بکات. دکتۆر دەروێش پوریش ئەم بزوتنەوەیە بە دەرفەتێک بۆ هاوکاری دەزانێت. لە ئەگەری سەر هەڵدانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی وەک ژن ژیان ئازادی زەمینەی هاوکاری لە نێوان هێزە دیموکراتیکە سەراسەریەکان و حیزبە کوردیەکاندا زیاد دەکات. بێگومان ئەم دڵە ڕاوکێ هەیە کە بە پەرەسەندنی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل، نێوانی حیزبە کوردیەکان و ڕاوتە سەرتاسەریەکانی دژە شەڕ و دژە کۆماری ئیسلامی دووری کەوێتە بینی. بە هەموو ئەم بارودۆخانەوە دەتوانرێت بوترێت کە کوردستان بە مێژوویەکی دوور و درێژی بەرخۆدان و ڕێخستنەوە دەتوانێت ڕۆڵێکی سەرەکی لە گۆڕانکاریەکانی داهاتووی ئێراندا ببینێت. بەو مەرجەی کە تۆمەتە سیاسیەکان وەلا بنرێن و گوێ لە دەنگی کورد لە دیالۆگی سەرتاسەریدا بگیردێت. بەڵێ بینەرانی خۆشەویست، لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان گەیشتە کۆتایی بەو هیوای کە ناوڕۆکی بەرنامەکە جێگەی سەرنجیەوەی عزیز بوو بێت و بتوانن خەڵکی پێویستی لێوەربگرن. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەست پێرم.